بە گوێرەی راپۆرتی ئاژانسی ئاسۆسیێتد پرێس گرتە ڤیدیۆکانی پۆلیسی فێدراڵی عێراق نیشان دەدەن ڕۆژ یەکشەممە سەربازانی عێراق بەرەو کۆنەشاری مووسڵ زیاتر پێشڕەویان کردووە. ئەو ناوچەیە لە ڕۆژاوای ڕووباری دیزلە هەڵکەوتووە کە مزگەوتی ئەلنووری لێیە و خاوەنی مینارەی حەدەب هی سەردەمی چەرخی 12 بوو کە کاتی خۆی داعش لە ناوی بردو. ئێستا چاوەڕوانی دەکرێت کە داعش لە مووسڵ لە دوایین ڕۆژەکانی مانەوەی خۆیدا بێت. بە گوێرەی ڕێکخراوی نێونەتەوەی بۆ کۆچبەران ئەو شەڕانە زیاتر لە 850,000 کەسیان ئاوەرە کردووە. کۆنەشاری مووسڵ کە خانوبەرەی زۆر و بەداڵان و ڕێڕەوی تەسک و تەنجی لێیە شەڕی نێوشاری گەلێک بە گرفت کردووە. دانیشتوانی نەخۆش و هیلاک ڕۆژ دووشەمە دیتران کە لە ڕۆژاوای مووسڵ خۆیان دەرباز دەکەن لە دەمێکدا شەڕەکە هەروە درێژە هەیە. گروپەکانی مافەکانی مرۆڤ نیگەرانی سڵامەتی مەدەنەکانن لە دەمێکدا خواردن و ئاو هەروە کەم دەبێت. گەلێک لەو گەڕەکانی ڕۆژاوای مووسڵ لەم دوانەدا لە دەستی داعش ڕزگار کراون بوونەتە وێرانەیە کە بە پێی راپۆرت لە هەندێک گەڕک هەموو بنەماڵەکانی کوژراون. هێزەکانی عێراق لە مانگی ئۆکتۆبرەوە پارەکە دەستیان بە هێرش بۆ گرتنەوەی شاری مووسڵ کرد. بەڵام سەرکەوتنەکە بە بایەکی زۆر تەواو بووە. هەروەها لە نێو سەربازان و مەدەنەکان کوژرا و زۆرن و سەدان هەزار کەسیش ناچار بوونە ئاوارە بن.